خۆشەویستی لە بوتڵی شوشەدا. نامەیەکی خۆشەویستی فڕێ دەدرێتە ناو دەریاوە. ئەم نامەیە دەبێتە هۆی دروستبوونی خۆشەویستی لە نێوان دوو کەسدا کە زۆر قورسە بڕوای پێ بکرێ. لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا گەنجێکی سویدی بە ناوی ئەیک ڤاکینگ کە لە بواری کەشتیوانیدا کاری دەکرد بەردەوام خەونی بەوە دەبینی کە ئافرەتی خەونەکانی لە ڕێگەی دەریاوە بدۆزێتەوە. لە ساڵی 1956دا بڕیاریدا نامەیەکی ئاکەزایی بنووسێ و فڕی بداتە دەریاوە. ئێک لە نامەکەیدا نووسی بووی بۆ ئەو ئافرەتەی کە دووری لە من وەڵامم بدەرەوە. پاشان ئەدرێسی خۆشی لەگەڵ نامەکەدا هاوپێچ کرد. اینجا خستێ ناو بوتڵێکی شوشەوە و دای بەدەم شەپۆلەکانی دەریاوە. لە پاش 3 ساڵ کچێکی ئیتالی لە قەراغ دەریادا نامەکە دەدۆزێتەوە. بەهۆی زمانی نامەکەوە ئافرەتە ئیتالیەکە لە نامەکە تێناگات. نامەکە دەبات بۆ هەندێک زانای ئاینی کەنیسە. ئەوانیش پێی دەڵێن ئەو زمانە سویدیە. پاولینای تەمەن 17 ساڵ وشە بە وشە نامەکە وەردەگێڕێ. وشەکان دڵی پاولینای بۆ لای خۆی ڕاکێشا و هەستی فزولیەت گرتی کە بزانێت نووسەری ئەم نامەیە کێیە. لە پاشان بڕیاریدا وەڵامی نامەکە بداتەوە. بۆ ئەو ناونیشانەی لەسەری نووسی بوو. وەڵامەکەی بە زمانی ئیتالی بۆ ناونیشانەکە ناردەوە. ڤاکینگ بە هاتنی نامەیەک بە زمانی ئیتالی بۆ ناونیشانەکەی تووشی سەرسوڕمان بوو. کە وەڵامی نامەی کەشتیەکەی بوو. پاولینا لە نامەکەیدا نووسی بووی لەوانەیە کچێکی شۆخ و شەنگ و جوان نەبم، بەڵام قەدەر هەڵی بژاردم بۆ ئەوەی ئەم نامەیەی تۆ بدۆزمەوە. لەوانەیە نهێنیەکی خودایی لەم کارەدا هەبێ لەبەر ئەوەی من ئەو کچە بووم کا بوتڵە شوشەکەی تۆم دۆزیەوە. بۆ ماوەی 2 ساڵ بەو جۆرە هەردوو لا نامەیان بۆ یەکتر ئالۆگۆڕ دەکرد. لە ڕێگەی ئەو نامانەوە زۆر باشتر یەکتریان ناسی. تاوەکو بڕیاریاندا یەکتری ببینن. ڤاکینگ بەرەو ئیتالیا کۆچی کرد. ئەمە چاو پێکەوتنی یەکەم بوو. هەستیان بەوە دەکرد زۆر باش یەکتری دەناسن. پاشان ڤاکینگ داوای هاوسەرگیری لە پاولینا کرد. پاولیناش بە داواکەی ڕازی بوو. چیرۆکی ئەم خۆشەویستیە لە ناوەندە ڕاگەیانەکان و تەواوی ئەوروپادا بڵاو بوویەوە. لە کاتی دیاریکردنی ڕۆژی هاوسەرگیریەکەدا بە هەزارەها خەڵک کۆبوونەوە بۆ بینینی ئەم چیرۆکە موعجیزە ئاسایە. هاوسەرگیری لە نێوانیاندا ئەنجام درا. لەو کاتەدا چیرۆکەکەیان بە سەیرترین چیرۆکی خۆشەویستی لە قەڵەم درا. ئایا لەو بڕایە دایت لە ئێستادا خۆشەویستێکی لەم جۆرە ڕوو بداتەوە؟